ئەو چەکانەی کە یەت بۆ بانک لەسەر هەموو چەکێک نووسراوە بڕی ئەوەندە پارە بدرێ بە فڵانی کوڕی فڵان یان هەڵگری چەکەکە جەنابی وەکو لێپرسراوی بانک ئەڵێ ئەم نووسراوە لەسەر ئەم چەکانە نووسراوە هەمووی نایاساییە لە هەمان کاتیشا ئەم چەکانەکە دروستکراوی حکوومەتی هەرێم و بانکەکانی هەرێمی کوردستانە هەڵگری چەک لە هەموو چەکێکە هەیە هەموو کەسێک مافی خۆی هەیە کە چەکەکە بەناوێتی ڕەزامەندی خۆی دەربڕێ بەو کەسێک کە چەکە هەڵەگرێ سەرفیگرێ ئەم ئەڵێ نایاساییە وەکو لە هەموو بانکەکانی تری کوردستانیش یاسایی و ڕێگە پێدراوە. دیارە ئەمڕۆ کۆمەڵە توجار هاتنون توجار و جوتیار هاتنونتە بەردەم بانک ڕێگریان کردلەوەی ئێمە بینە سەردەوام داواکاریەکان داواکاریی نایاسایی بووە تەمان کۆمەڵە چەکیان پێە سایلۆی سیسایق بە شێوێکی نایاسایی و چەکانی پێیاون و ئەیانەوەی توجارەکان وەریگرن ئەو چەکانە بە ناوی کۆمەڵە کەسانێکەوەیە کە خەوەنەکانیان وەفاتی کردووە ئەو کەسانی کە وەفاتی کردووە پێویستە بەبێ قەسام شەرعیان بۆ دەبێت و ئەو چەکە وەرەسەی هەیە بدرێ بە مناڵەکانی یان بشیکان خاوەنی چەکان لە ئەوروپایە ئەوەشان پێویستە ئەو کەسا یا وەکالەتی بنێرێتەوەی کەسی ڕاست پێرێ لە بی ئەو پارەی وەرگێت ئەم داواکان توجاران ئەوە بووە کە ئەو بەبێ بیانی پێچەوانی یاسا ڕێنمایەکان ئەمان بێن توجارەکان یان هاوڵاتیەکان چەکی ئەو کەسە مردووەکانی ئەوانی ئەوروپا وەرگن تەمان ئەو کەسەی لە پشتەوەی ئیمزاکە واژۆی بە واژوویکی دەزویر و هیچ یاسایەکەش نییە پشتیوانی ئەوە کات ئەوەی ئەوان داواکاریوان سەڵەسە داواکاریشی ناقانونیە و پێچەوانی یاسا ڕێنمایەکانی بانکە سەرفکردنی چەک تالیماتی خۆی هەیە بۆ مردوو پێویستە قەسام شەرعی هەبێ ئەو کەسە بە ناوی خۆیەتی خۆی حاضر بێ خۆی حاضر نەبێ وەکالەت تەمان ئەوان پابندی ئەمە نەبوو